لە شاری سلەیمانی گربوونەوەیەک بۆ پشتگیریکردن لە ڕاگەیاندنی سیستەمی فیدراڵی لە خۆرئاوای کوردستان سازدرا. لە گربوونەوەکەدا جگەل لە وتار خەڵکی بە هەڵپەڕین و شادی خۆشی پشتگیری خۆیان بۆ ڕۆژئاوای کوردستان دەردەڕێن. ڕۆژە مبارەک گەلی وڵاتی خوا و وڵاتی گشت وڵاتی کورد و کوردستانی ئەس پیرۆز دکەم پێشنیدا سەرۆک ئاپۆ لەگەری لای سەرێکیا و یەپاکە لەگشتی پیرۆز دکەم ولما خوشک ئیبراهیم گشتی گۆلبێدێن پەشدار بیمەرە ئەلگشا پیرۆز دکەم بۆ ڕەوشێک خۆشتر و ئاشتی و ئازادی سەربەستی پێک دێنین. هەرچەندە گربوونەوەکە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی شاری سلەیمانی ئامادەبوون، بەڵام هێشتا بەشێک پێیان وایە ئامادەبوونی ئەم ژمارەیە لە خەڵکی شاری سلەیمانی لە ئاستی چاوەڕوانی ئەواندا نەبووە. بەداخەوە ئەمن پێم وابوو پێرێکانە کە ئەم ئیعلانەکرا ئەو ڕۆکانە بەتایبەت ئەو شارە هەموو هێز و لایەنەکان و خەڵک دێنە سەر جادە بە شایی و لۆغان بە شایی و هەڵپەرچێ پیرۆزبایی لە خوشک و براکانمان دەکەن لە ڕۆژاوای کوردستان. بەداخەوە ئەوە نەبوو، ئەوەش دەگەرێتەوە سەر ئەو هۆکارەی کە بەڕاستی هێز و توانای میلەتیان لە ڕۆژباشووری کوردستان لە تووکوت کردووە. لە گربوونەوەکەدا قایمقامی سلەیمانی و پارێزگاری سلەیمانی ئامادەی بوون. ئەوان پشتگیری و پیرۆزبایی خۆیان بۆ ڕۆژئاوای کوردستان نرد، بەڵام هیوایان خواست هاوشێوەی هەرێمی کوردستان نەبێت. بۆ هیوایی کە ئەزمموی تازەوە بڵین ئەم تەجروبە تازەی کە لە ڕۆژاوا بێ سوود لە هەڵەکانی باشووری کوردستان بکە و ئەزممونێکی نەموزەجی پێشکەشکا لەو پارچەیە کە بە دڵنیایەوە دەبێتە ماوەی لەلایەکی ترە دەبێتە ماوەی خۆشبەختی ژیانێکی تازە بۆ وڵاتی سووریا چکە ئەم فدرالیەتە تەناهی کوردستانەکان نییە بەڵکو هەموو ئەو کەسانەیە لەو ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان دەژین. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.